ئێمە وەکو کوردستان وەربگرین کوردستان بەگشتی ناوچەیەکی دەوڵەمەندە بە ئاژەڵ و باڵندەکێویەکان بە تایبەتی ئاژەڵەکانی زیاتر لە باڵندەکانیش ئەوەی کە چکە باڵندەکان زۆربەی کۆچەرین ئاژەڵەکانیشی دەست پێکات لە ورچ و پڵن و چقەڵ و گورگ و کەمتیار و ئەم شتە ئەمە کەڵپەدارەکانن گۆشتخۆرەکان بڵین ئەوانەشی کامێنێتەوە وەکو ئاژەڵە گیاخۆرەکان وەکو مەڕ و بزنی کێویە مەڕ لە سنووری ئێران هەیە ئێستا لە کوردستان ڕێژەکەم بۆتە بەڵام وەکو کەڵ و بزنی کێوی ڕێژەکەی زۆرە لە هەرێمی کوردستان ترەوە کاژی کامێنێتەوە سوچەڕە دەڵەکە چالاکەیە بۆنکەیە ژیژکە ئەم جۆرانشی تیا هەیە.